عراقین ئەم وێنیان وەکو نیگەرانی بڵاو کردوێتەوە وەکو دڵگرانی بڵاو کردوێتەوە. بەڵام وەکو باسمان کرد لە لایەکی دیکەوە وێنەی یەکێتی و یەکبوونی کوردستان بینرا لە نێو مەراسیمی بە خاکسپاردنی مام جەلال یاخود تەرمی مام جەلال گەێنرایە ساهۆڵەکە لە ساهۆڵەکەەوە تێئەپەڕێنرێت. پێشتر مام جەلال هەمیشە بە شەوق و بە پێکەنینەوە بەم شەقامەدا خەڵکی بینیوە یەکەم جارەکە بەبێ ڕۆح ینی مام جەلال قسە بۆ خەڵک ناکات تەنها تەرمەکەی لێرەوە تێئەپەڕێنرێت. بەڵام ئەمڕۆ وێنەکانی قساکەن و هەروەها ئەوانەی کە ڕۆژانێک هاوسۆز و هەروەها شوێنکەوتوی مام جەلال بوون ئەمڕۆ وەکو وەفایەک بۆ مام جەلال هاتوون هاوخەم و هاوسۆز و دڵتەنگن. ئەمە پردی عەلی ناجیە لە شاری سلێمانی ژمارێکی زۆر ئۆتۆمبیل و خەڵک لەگەڵ ئۆتۆمبیلی گواستنەوەی تەرمی تاڵەبانی بەڕێکەوتون لەم شەقامەوە بەرەو مزگەوتی گەورەی شاری سلێمانی. وێنە بچووکەش دەباشانە هەروە خەڵک بەرەو ئەو گردە سەرەکەون کە مام جەلالی تێدا بە خاک دەستپێردرێت. بەردەم مزگەوتی گەورەش زۆر لەمە قەرەباڵغترە زۆر لەمە خەڵکی زیاتری تێدایکە ئەبینرێت. ئەوانەی کە بۆ نوێش خوێندن بۆ نوێژی هەینی چوو بوون زۆربیان ماونەتەوە هەروەها خەڵکیش هەروەڕوو لە مزگەوتی گەورەکەن بۆی کە نوێش لەسەر تەرمی تاڵەبانی بکرێت. تاڵەبانی کەسایەتێکی سیاسی دیاری کوردستان و عێراق و ڕۆژهەڵاتی ناوەڕاست و جیهان بوو. مام جەلال سیاسێکی کارەزمی ناسرا و لێهاتووی کوردستان ناوێکی دیار لە مێژوو. تاڵەبانی لە ساڵی 1933 لە گوندی کەلکان لەدایک بووە. گوندەکە ئەڕوانێ بەسەر دەریاچەی دوکان لە باشووری کوردستان. لە ساڵی 1940 یەکێتی قوتابیانی کوردستان لەوێدا بۆتە ئەندام و هەروەها بۆتە ئەندامی پارتی دیموکراتی کوردستان و دەستی با جم و جۆڵی سیاسی کردووە. پلەی باڵای بەرپرسیارەتی لە نێو پارتیدا وەرگرتووە. مام جەلال دامەزرێنەر و سکرتێری گشتی یەکێتی قوتابیانی کوردستان بووە. هەروەها ئەندامی مەکتەبی سیاسی بووە و لە ساڵی 1975 بە دواوەش بۆتە سکرتێری گشتی یەکێتی. لە ساڵی 2005 بووە سەرۆک کۆماری عێراق کەسایەتیە و ڕەنگدانەوەی لە پێگەی سەرۆکاتی کۆماری عێراق بوو. لە سەراستی نێودەوڵەتی مام جەلال کەسایەتیەکی دیار بوو پیاوێکی قسە خۆش هەروەها نزیک لە خەڵک بوو. کە باس لە مێژووی سیاسی کورد دەکرێت مام جەلال وەک سیاسێکی چالاک و ناسراوی کورد ناوێکی دیاری ئەو مێژوەیە. ئەو لە گوندێکی دوورە دەستی کوردستانەوە لەدایک بووە و لە ئەندامیەتی پارتی دیموکراتی کوردستانەوە دەستی بە چالێکی سیاسی کردووە و دواتر بووەتە سەرۆک کۆماری عێراق. جەلال تاڵەبانی ساڵی 1940 دەستی بەکاری سیاسی کردووە و بووەتە ئەندامی پارتی دیموکراتی کوردستان. دوای ماوەیەکی کەم کارکردن لە نێو پارتی دیموکراتی کوردستان بەهۆی چالاکی و ڕۆڵی دیاری لە نێو ئەو حیزبە لە شوباتی 1953 وەک یەکەم سکرتێری گشتی یەکێتی قوتابیانی کوردستان هەڵبژێردراوە و لە ساڵی 1954 بووەتە ئەندامی مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان. مام جەلال جیالەکاری سیاسی نووسەرێکی بەتوانا بوو. لە ڕۆژنامە و گۆڤارە کوردیەکاندا گوتار و نووسینی بەناوی خۆی و بەناوی خوازراویش بڵاو کردوونەتەوە و لە ساڵی 1961 بووەتە سەرنووسەری ڕۆژنامەی کوردستان. لە یەکی حوزەیرانی ساڵی 1975 لە دیمەشق لەگەڵ چەند کەسایەتیەکی دیکەی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستانیان دامەزراندووە. لە سەرەتای دامەزراندنیەوە سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان بووە. بۆ ڕۆژی ڕزگاری نهایی کوردستانی خۆشەویست هەمیشە و ڕاستیت دوکان دەکەینەوە لە سنووری ئێمە سنووری خاکی بابەبابیری خۆمان سنووری خاکی کوردستانی خۆمان لێ ئەوەی تەماحمان لە بستێک خاکی کەس بێت چیای خەمرینە. دوای ئازادکردنی عێراق و ڕوخانی حکوومەتی بەعز لە ساڵی 2003 بووە ئەندامی ئەنجومەنی حکم و دواتریش لە مانگی نیسانی 2005 بووە سەرۆک کۆماری عێراق. دوای تەواوبوونی خولی یەکەمی ماوەی سەرۆکایەتیەکەی جارێکی دیکە لە 11 تشرینی دووەمی 2010 بووەتەوە بە سەرۆک کۆماری عێراق و لە 24 تەموزی 2014 کۆتایی بە پۆستەکەی هات. هەروەها مام جەلال وەک کەسایەتێکی دیاری نێوڕێکخراوی سۆسیال ئینتەرناشناڵ کاری کردووە و
لە مانگی تەموزی 2010 بە جێگری سەرۆکی ئەو ڕێکخراوە هەڵبژێردرا. لە 18 کانونی یەکەمی 2012 تووشی جەڵتەی مێشک بوو، بەو هۆیەوە ڕەوانەی ئەڵمانیا کراو. لە 19 تەموزی 2014 دوای نزیکەی 19 مانگمانەوە لە نەخۆشخانەکانی ئەڵمانیا گەڕایەوە کوردستان. ڕۆژی سێشەممە 3 ئۆکتۆبەر لە ئەڵمانیا کۆچی دوایی کرد.